بەڕێزم کاتەوە هەموو کاتێکتان شاد و کامەران لە ستۆدیۆی کوردستان 24 لە ڕۆژی نزای نیشتیمانی لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانین بۆ ئەم جارەش میوانێکمان هەیە میوانەکەمان زۆر بەڕێز نادینە ماینزا سکرتێری گشتی ڕێکخراوی ئازادی ئاینی نێودەوڵەتی خاتو نادینە زۆر بەخێر بن گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 هەروەها بەخێر بن بۆ کوردستانیش. Thanks so much for having me. زۆر سپاس بۆ میوان. زۆر باشە. نزای نیشتیمانی یاخۆ ڕۆژی نزای نیشتیمانی کە بە سەرپەرشتی ڕاستەوخۆی سەرۆک بارزانی بەڕێوە دەچێت وە میوانانی زۆر لە تەواوی جیهانەوە هاتوون بۆ کوردستان ئەمە چواتایەکی هەیە بە تایبەتی بۆ عێراق بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هیچ جۆرە سەقامگیریەکی تیان نییە. It's wonderful to see this government stand up. زۆر سەرنجڕا کێشەکە دەبینم حکوومەتە پشتیوانی لە ئازادی ئاینی دەکات و لە تەواوی ناوچەکەدا بۆیە تێکەڵەیەکی زۆر جوانی خەڵک هەیە کە پشتیوانی لە ئازادی ئاینی دەکەن پشتیوانی لە بنیادنانی ئاشتی دەکەن دەتوانین بەیەکەوە بژین و بەیەکەوە ئاشتیان نەبژین کە هەموو خەڵکی ناوچەکە بەڕاستی ئەمەی پێویستە بۆیە جێگەی دڵخۆشیە لێرە سەرکردەکان گوتاری لەم شێوەیە دەڵێن و شێ زۆر قارەمانە لەشکەمە زۆر گرنگە. ینی بۆچی ڕۆژی نزای نیشتیمانی دەتوانێت چی بکە کۆکردنەوەی ئاینەکان دەتوانێت چ جۆرە سەقامگیریەک ئاشتیەک بێنێتە گۆڕێ؟ زۆر گرنگە چونکە لە کۆتاییدا ئێمە دەتوانێت ئاشتی و سەقامگیریمان هەبێت بە تایبەتی لەم هەرێدا ئاگەرە ئەم پێکەوە ژیانە لە نێوان ئاینەکاندا هەبێت نێمە لە سیریا ئامەمان لە سووریا مامەبینەوە کاتێک دیمەشق جیاکاریەکی زۆر هەیە لە نێو کۆمەڵگە ئاینیەکاندا چەندین ساڵ ڕوبەڕووبوونەوە دێژی هەبووە و جیاوازی تایفی هەبووە بەڵام ئەوی کەمێ لێرە دەبین هەوڵەکان بۆ ئەوەیە دڵنیا بنەوە ئەم جیاکاریانە بوونیان نابێت بتوانن کۆمەڵگاکان بەیەکەوە کار بکەن بەیەکەوە بژین سەرکردەکان باس لە گرنگی ئەمەیان کرد بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بە تەواوی ناوچەکە. بەڕێز نادینە دێرە لە پرسیارێک دێتە پێشەوە بۆچی زۆربەی پێکدادانەکان شەڕ و پێکدادان مەبەستمە بۆچی شەڕ و پێکدادانی ئاینین ینی هۆکاری ئەمە چییە؟ Okay, so can you just repeat again? ببوورە دەتوانێت پرسیارەکەت دووبارە بکەیتەوە. ئێوە باسی سووریاشتان کرد شەڕ و پێکدادانی ئاینیە یاخود لە نێو یەک ئاینیشدا هۆکاری ئەمە چییە؟ تێنەگەیشتنە لە ئاین؟ بڕوام وایە زۆر جار کەسانی خراپ ئاین بەکاردێنن بۆی خەڵکی جیابکەنەوە هەندێک جار شەڵە تێگەیشتن هەیە کەوا دەکات ئاسانتر بێ خەڵک جیاکاریان لە نێواندا ئابێت بۆ ئەگەر بتوانیت هاوکاری خەڵک بکەیت تێبگەن لە ئاین و تێگەیشتێکی قوڵیان هەبێت ئەمە واتای ئەوێ دەتوانیت باشتر لە یەکتر بگەن ئەمە بەکارهێنانی ئاینە بەڵکو دەتوانیت بەیەکەوە لەگەڵ دراوسەکان بە ئاشتی بژیوە خەڵک دەتوانن لەوە تێبگەن کە ئاینەکان فێریان دەکات لەگەڵ کەسانی دیکە بژی بەبێت جیاکار لەوەی لە چنەتەوەی کورسە ئاینێکن خەڵک کاتێک لەمە تێدەگات وات ئەمە دەبێتەوەی ئەوەی کەسانی خراپ زۆر بۆیان سەخت بێ کۆمەڵگەکان پەراویز بکەن و دابەشیان بکەن بۆیە دەبێت زیاتر کار لەسەر ئەمە بکرێت و زۆر گرنگەوەی کامڕۆ ڕوودەدات. ئەمڕۆ ئێوە لە سەر نانی بەیانیش تەواوی ئاینەکان پێکەوە نزاتان کرد پاڕانەوە لە یەک خوددا پاڕانەوەکەتان بۆ ئاشتی و هەروەها بۆ هەرێمی کوردستان بوو ئەمە چواتایەکی هەبوو ئەمە چی گەیان نامەکەی چی بوو پەیامەکەی چی بوو بۆ تەواوی جیهان؟ زۆر جوانم کە بەیەکەوە نزا دەکەن چونکە ئێمە بڕوای ئاینی جیاوازمان هەیە کریستیانەکان جیاوازن لە هاوڕێ مسلمان و ئێزدەکان بەڵام ئێمە هەمومان دەتوانین بەو شێوەیە نزا بکەین بۆ شوێکە بڕۆمان پێەیە بۆ جیهانێک کە ئێمە هەمومان بەرەو پێشەوە بچین منداڵەکانمان بەیەکەوە بە ئاشتیانە بژین لە کۆمەڵگایەکی جوانی لەم شوێدا ساتێکی جوان بوو کە هەموو سەرکردەکان و هەموو لایەنە ئاینەکان بەیەکەوە نزایان کرد بۆ ئەوەی ئەم سەقامگیری و ئاشتی لێرە لە هەرێمی کوردستان هەیە بەردەوام ببین لە نەتەواوی ناوچەکە شەمان شت ڕووداتان کرد کەواتە هەر ئاینە بە شێوازی خۆی لەسەر ئەو ئاینەی کە هەیەی بەم شێوازە نزاتان کرد و پاڕانەوەتان ئەنجامدا.
بەدڵنیاییەوە بەڵێ ئێمە پەسەندی دەکەین کە جیاوازی ئاینیمان ئێمە شتە جوانە کە ئێمە کەمتر کەسانی ئاینی نین ئێمە تەواو بڕۆمان بە باوەڕ ئاینیەکانمان هەیە بەڵام دانیشتن لەگەڵ کەسێکی دیکە کە ئاینی جیاوازی هەیە هەرچەندە ئێمە بەیەکەوە نزامان کرد مانای ئەوە نیە کە ئێمە ئاینەکان یەکتریمان قبول کردووە بەڵکو ئەمە جوانیەکە کە ئێمە باوەڕمان بە بەیەکەوە ژیان و ئاشتی لەگەڵ یەکتری هەیە ئەمەش نمونەیەکی زۆر جوان بۆ ئەمڕۆ بینیمان. دوا پرسیاریش دەمەوێت بزانم ینی ئەم نزا و پاڕانەوەی کە لە کوردستانەوەیە لێرەوە کورد یا خەڵکی کوردستان بەگشتی دەیانەوێ چ پەیامێک بە جیهان بدەن چ پەیامێک بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بدەن. بڕوام وایە ئەمە ئەوە پیشان دەدات کە خەڵکی کوردستان باوەڕیان بە پێکەوە ژیانی ئاینی هەیە و لێبوردن و ئاینی جیاواز هەیە بڕوایان بە ئاشتی و سەقامگیری هەیەوە لێرە جێبەجێ دەکەن بۆ ئەوەی تەواوی ناوچەکە ببینیەوەی کە ئێمە بینیمان دوواخوازین لە تەواوی پایتەختی ناوچەکە ببینین و ئەم ژەمی بەیانە ئێمە گفتوگۆمان کرد لەبارەی کێشەکانی ناوچەکە زۆر سنجڕاکێشە خەڵک بێکۆ کۆ بکەیتەوە. بەڕێز نادینە ماینزا سکرتێری گشتی ڕێکخراوی ئازادی ئاینی نێودەوڵەتی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵ کوردستان سوپاس. بەڵێ بینەرانی بەڕێز ئەم دیدارەشمان لەگەڵ خاتوو نادینە ماینزا لێرەدا کۆتایی دێت تا دیدارێکی تر شاد و بەختەوەربن.